باش لەسەر دوایین پەرەسەندنەکانی جەنجی نێوان ئیسرائیل یان ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و لوبنان من میوانێکم هەیە ئەمیر مەخۆل لێکۆڵەری سیاسی کە ڕاستەوخۆ لە حیفاوە لەگەڵمانە بەڕێزەمیرەم کاتە باش سەرەڕای هەبوونی جۆرێک لە نێوەنگیری لە نێوان ئیسرائیل و لوبنان بەڵامەوە کە بینین تایەت بارودۆخەکە گرژی زیاتر بەخۆیەوە بینێت پێت وایە ئەم گرژیانە بۆ لەم کاتەدا بەم شێوازە پەرەیسەند. بەڵێ هۆکارەکە بەهۆی فشارەکانی ئیسرائیلێ لە بنەڕەتدا هەروەها لە نێو حیزبوڵاشەوە ئەو دانوستانەی کە کرا لە نێوان ئێران و ئەمریکا چونکە دۆخەکە بەرەو هێورکردنەوە دەچێت وەکو وا پێ دەچێت ئەمەش هەنگاوێکە بۆ باشترکردنی پێگەکان لە هەمان کاتدا حکوومەتی نەتەنیاهۆ وا هەز دەکات کە تاوەکو ئێستا هیچ ئامانجێکی بەدەست نهێناو ئەوەی کە دەیویست بەدەستی نەهێ بە پێچەوانەوە کە لە کۆمەڵگەی ئیسرائیلی وا هەز دەکرێت کەەوە کۆمەڵگەی ئیسرائیلی تووشی مەزەقێکی قەیرانێک کردووە لە ڕووی ئەمنی و استراتیژیەوە لە ڕووی چەمکی و ئاسایش و ئابوووریەوە نەبوونی هیچ ئاسۆیەک بۆ چارەسەر نەتەنیاهۆ بەڵێنی بە کۆمەڵگەی ئیسرائیلی داواکەوە پێویستی بەکات هەیە بۆ سەرکەوتنێکی گەورە دژی حیزبوڵڵا بەڵام کۆمەڵگەی ئیسرائیلی کە بەڕاستی زۆر ماندووە لە جەنگەکاندا کەوا ئەوان ئەمە قوبوڵ ناکەن کەواتە ئەم پەرسەندنە ڕووی داوە هۆکە نەبوونی ئاسۆیەکە بۆ چارە سۆر لە هەمان کاتدا دانوستانەکانی واشنگتن لە نێوان لوبنان و ئیسرائیلدا بەڕاستی هیچ ئەنجامێکی بەدەست نهێناوە ئیسرائیل نەکشاوەتەوە لە کۆتاییدا ئەمە حکوومەتی نەتەنیاهۆ ناوێت جێبەجێی بکاتە لەم کات و ساتەدا پێش ئەوەی کەوا هەڵبژاردننی ئیسرائیل بەڕێوە بچێت چونکە ڕەنگە بەڕاستی دووچاری شکستی بکات بەهۆی ناڕزایی و تووڕەیی شەقامی ئیسرائیلی. باش ئەمڕۆ دۆناڵد ترامپ هەنێک پەیوەندی ئەنجام داوە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ نەتەنیاهۆ هەبووە لەگەڵ لوبنانیەکانیش و حیزبوڵڵاش وەک خۆیاڵێ قسەی کردووە داوای لێکردوون کە شەڕەکە ڕاگرن پێت وایە ئەم پەیوەندیانەی دۆناڵد ترامپ کاریگەری لەسەر هێورکردنەوەی بارودۆخەکەیە بێت. ترامپ لە ڕووی کردەوە بڕیاری خۆی داوە لە ڕووی کردداریەوە ڕاوێژی بەکەس نەکردووە نە لە نەتەنیاهۆ نە لەگەڵ حیزبوڵڵان بەڵ خۆی بڕیاری داوە بڕیارێکی ئەمریکی داوە کە خزمەتی کاری لە پێشینەی ئەمریکا دەکات ئەویش هەڵوەشاردن بڵێن چارەسەرکردنی دۆسەی ئێرانە ئەمە کاری لە پێشینەیە بۆ ئەمریکا لەسەر ئەم بنەڕدا کێشە هەرێماتیەکان چارەسەر دەکات ترامپ لە ڕێگەی چی لە ڕێگەی ئەم چوارچەیەوەیە کەواتە ترامپ قسەی لەگەڵ نەتەنیاهۆ کردووە بۆ ئەوەی کە پێی بڵێت لە ڕووی کردداریەوە چوارچێوەکە بەم شێوە ڕێگە بە ئیسرائیل دەداتکەوە لە باشووری لوبنان هەبێت ئامادەی دەبێت لە باشووری لبنان لەو ناوچانەی کەەوە داگیری کردووە ئیسرائیل بەڵام ناکرێت بەیروت بۆ دومان بکەی ناکرێت دامەزراوەکانی لوبنان بۆ دومان بکەین حیزبوڵڵا ترامپ ڕایگەاندووە کەوا بە شێوکی ناڕاستەوە قسەیان لەگەڵ حیزبوڵڵا کردووە ئەوان حیزبوڵڵا قبولی کردووە بەم ڕەشنووسی ئێستا بەڵام ئەم ڕەشنووسی ئێستا دەستکەوتێکی ئیسرائیلی تێدایە چونکە ئێستا ڕەشنووسەکە گۆڕاوە گۆڕاوە بۆچی بوونی سەربازی ئایا ئیسرائیل بەیروت بۆ دومان دەکات یان نا ئێستا دۆخەکە وای لێ هاتووە بۆیە دۆخی ئاگربەستی ئێستا بەڕاستی پێگەی ئیسرائیل بەهێز دەکات لەسەر حیسابی هەڵوێستی لایەنی لوبنانی واتە حیزبوڵڵا بەڵام لە هەمان کاتدا لە بنەڕەتدا لە مچینەدا دەوڵەتی لوبنان لاواز دەکرێت لە ڕووی سیاسیەوە چونکە لە دەرەوەی بازنەکەیە لە دەوڵەتی لوبنانی لەم بابەتەدا دوای کە دەیویست سەروەریکەی خۆی بەدەست بێنێت بەڕاستی ئێستا سیادەی لوبنانی دواخراوە لەلایەن حیزبوڵڵا و ئیسرائیل و ئەمریکاوە. باش بە باسی لایەنێکی دیکەی جەنگەکە بکەین بێگومان حیزبوڵڵا وەک پاڵپشتیەک بۆ ئێران ئەم جەنگەی گەرم کردەوە لەگەڵ ئیسرائیل ئەگەرچی هەر لە جەنگ بەردەوام بۆ لەگەڵ ئیسرائیل بەڵام ئێستا بینین لە پێناو بەرگریکردن لە لوبنان ئێران هەڕەشەی وەڵامدانەوە بۆردومانکردنی باکووری ئیسرائیل دەکات ئەمە تازەترین هەڕەشەی ئەوانە کە کردویانە پێت وایە جەنگەکە فراوانە بێتەوە و جارێکی کەش ئێران و بەرەی مقاومە لە ناوچەکانی دیکەوە پەلاماری ئیسرائیل بنەوە.
نا پێم وان نییە ئەمە زێدەڕۆی تێدایە لێدوانی سیاسی لە بنەڕەتدا جەنگ بەڕاستی بە تەواوەتی تەواو نەبووە با بڵێن دوو هێزی یەکسان نییە بە هیچ شێوەیەکە بە هیچ شێوەیەکە ئەگەر چی کە دەی سەربازیشە بێت بەڵام لەوێنە گەورەکەدا ئیسرائیل باشووری لوبنانی داگیر کردووە بە ڕوبەری زۆر بەرفراوان خاکی لوبنانی داگیر کردووە بۆیە ئیسرائیل ڕەنگە سوود لەم لە دوانانە وەربگرێت کەەوە باکووری وڵاتەکەی هەڕەشەی لێکراوە بەڕاستی هەڕەشی لێ دەکرێت بەو زیان بەو قەبارەی نییە بەو زیانانە نییە کەوا کە لە لوبنان ڕوودەدات کەوا بەڕاستی سوتماک و ناوچەکە بە تەواوەتی وێران کراوە شارەکان وێران کراون بوونی سەربازی هەیە کەواتە دۆخەکە بەم وێنەیە نییە کاوان باسی دەکەن وێنەکە ئەوەیە کەەوە وێنەکە پێچەوانەوەیە وێنەکە زۆر قورسە نەک لەم نێوەندەدا بێت کە بڵێن جەنگێکی تاو نەکرااو بێت باش من ئەم ئێوارەیە هەنێک لێدوانی ئاپۆزیسیۆنی حکوومەتەکەی نەتەنیاهۆم بەرچاو کەوت لە میدیاکانەوە ئەوان زۆر سەرزەنشتی بنیامین نەتەنیاهۆکەن و هەنێکیان بە بووکەڵە و داردەست و ینی کۆمەڵە قسەیان لەسەر کردووە لە ئەنجامی ئەو پەیوەندیەی کە ترامپ پێوەی کردووە و توێتی شەڕاگرم پێت وایە ناڕزاییە ناوخۆیەکانی ئیسرائیل ئێستا پەرەیان سندووە و زیادیان کردو بە تایبەتی لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلیەوە لا توجد لم تكن ولن تكون حكومة إسرائيلية حکوومەتێکی ئیسرائیل نەبووە کەوا بەڕاستی دەسوەردانی ئەمریکی تێدا نەبێت ڕەنگە بابەتەکە جیاواز بێت ڕەنگە نەتەنیاهۆ جیاواز بێ لەگەڵ ترەمپە کە بەرژەوەندی سیاسی هەیە نەتەنیاهۆ نەک بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئیسرائیلی نەتەنیاهۆ بەرژەوەندی سیاسی هەیە بەڕاستی ئاسایشی نیشتیمانی ئیسرائیلی بابەندە بە بەڕیاری ئەمریکاوە بەڵام نەتەنیاهۆ لە ڕووی حیزبی سیاسیەوە پابندە بە ترەمپەوە مانەوەی نێتەنیاهۆ پابندە بە ترەمپەوە بۆیە بەم شێوەیە مامەڵە دەکات لە ڕووی سەرکردایەتیەوە سەرکردایەتەکانی ئۆپۆزیسیۆن بەم شێوەیە قسە دەکەن و مامەڵە دەکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی کێشەکە لەوە نیە چێ سەرکردایەتی ئیسرائیلدایە کێشەکە لەوەیەدایە هیچ ئاسۆیەکی چارەسەر نییە هیچ ئاسۆیەک بۆ چارەسەر نییە نە ئاسۆی سیاسی نە چارەسەری سەربازی هیچ ئەنجامێکی نەبووە نە لە بابەتی چەکدانان نە لە ئاسایش نە لە سنوورەکاندا باش کەواتە ئیسرائیل ئامانجی چییە لەم هێرشانەی کە ئیکا کە تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبوو بەڵێ ئەنجامێک دەبێت لە ڕووی لە گۆڕەپانەوە لە ڕووی کردەی سەربازی و ئەنجام دەبێت بەڵام لە ڕووی سیاسیەوە بەڕاستی ئەنجامەکەی نییە جەنگەکە لە پێناو چییە لە پێناو ئامانجی سیاسی هیچ ئامانجی سیاسی تێدا نییە دەوڵەتی لوبنانی دەیەوێت کەوا سەروەرەی و سیادەی خۆی بەدەست بێنێتەوە ئیسرائیل بکشێتەوە و لە ناوخۆشیدا حیزبوڵات چەکدا بنێت بەڵام ئەمە ئیسرائیل ئەمەی ناوێت و دەوڵەتی لوبنان بەڕاستی پێویستە بەرژەوەندەکانی خۆی بپارێزێت لە ئاوە هەرێمەتیەکان بەرژەوەندی ئابوووریەکان لە کەلگەکانی غاز ئەمانە هەمووی خواستی و تەمعکاری ئیسرائیلن بەڵام ئەوە بەومانە نایێت کەوە گەر هات و فشارێکی ئەمریکی هەبێت بۆ کشانەوەی سپای ئیسرائیل و بڕیاری ئاگر بەست لە ڕووی لۆجستیەوە پێم وایە کەوا بەڕاستی توانایەکی ئەو تۆی نییە نەتەنیاهۆکەوە بتوانێت بەبێ بڕیاری ئەمریکام کارە بکاتە کەواتە ئەوەی کە گرنگە ئەو گۆڕانکاری کە گرنگە دەوڵەتی لوبنانە دەوڵەتی لوبنانەکە بەڕاستی مسر و سعودیا بە شێوەیەکی تایبەت پاڵپشتی دەکەن فەڕەنسا بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرژەوەندی خۆشی هەیە لە لوبناندا دەیەوێت کەوا هەژمونی لەسەر دۆسەی لوبنان هەبێت و دەستی بەسەردا بگرێت ئەوانیش بەرژەوەندیان هەیە کە بە دژبەیەکە لەگەڵ بەرژەوەندەکانی ئیسرائیل کەوا دەیەوێت ناوچەکە لە لوبنان داگیر بکات بەرژەوەندی ئەمریکا لە لوبناندا کە پێویستی بەچ بوو پێویستی بە سەروەری لوبنان بوو نەک ئەوەی کە ئیسرائیل بێت خاکی لوبنان داگیر بکات باش بەڕای جەنابەت چارەسەر چییە بۆ هێورکردنەوەی ئەم بارودۆخە و چارەسەرکردنی ئەم کێشەیە یەکەم شێت ئەمە پەیوەستە بەوەی کەواکە لە ئیسلاماباد چی ڕوودەدە لە دانوستانەکان ئێران و ئەمریکا چی دەکەن بە شێوەیەکی ڕوون ئەو چەکدانانی بابەتێکی لوبنانی ناوخۆیە پەیوەستە بە پێشهاتە هەرێمەتیەکانەوە
لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران لە هەمان کاتدا یەکگرتووی گۆڕەپانەکان لە داهاتوودا بوونی نابێت ناکرێت وڵاتان بەرگری لە سیادە و سەروەری خۆیان دەکەن لە بەرامبەردا پێم وایە چارەسەرەکان چین چارەسەرەکە ئەوەیەکەوە ئێستا ئاگربەست جێبەجێ بکرێت بەڵام ئەمە چارەسەر نییە ئەمە بەڕاستی سەرکردنی دۆخی ئێستایە چارەسەری ڕاستەقینە ئەوەیەکەوە لێکتێگەیشتێکی ناوخۆی لوبنانیەکان هەبێت بۆ بابەتی چەکدادانی حەزبوڵڵاه لە هەمان کاتدا لێکتێگەیشتن لەگەڵ ئەمریکا لە بابەتی کشانەوەی سوپای ئیسرائیل بۆ سنوورە نێودەوڵەتیەکان تاکیستا ئەم چارەسەرانەمان نەبینیوە. باش بەڕێز ئەمیر مەخۆل لێکۆڵەری سیاسی لە حەیفاوە لەگەڵ ئێمە بووی سپاس بۆ بەڕێز.